ئەم شەو لەگەڵ هاوکارانم پانۆراماتان پێشکەشەکەین داوای لێبوردنتان لێکەین کە لە کاتی خۆی نەمانتوانی بینی خزمەتتان ئەمانەوێت چیرۆکە نەبەستراوەکانی پەسەندکردنی یاسای بودجەتان بۆ شرۆڤە بکەین. چی ڕوویدا لە سێ ڕۆژ و سێشەوی ڕابردوودا؟ ئەو مزایدانە چی بوون کە خەڵکی کوردستانی دەرخواردی خەڵکی کوردستانەدرا؟ ڕاستیەکان چی بوون؟ لە حەقیقەتدا ئەم سێ ساڵە لانی کەم سەرەمانگان موچەخۆر و فەرمانبەران موچە وەرەگرن؟ ئەتوانین بڵین تا ڕادێک ژیان و گوزەران ئارامە بێتەوە بەهۆی پەسەندکردنی ئەم پرۆژە یاسایە و کە ئێستا یاسایە؟ ئەم شەو لەگەڵ دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەی نوێنەرانی عێراق گفتوگۆ دەکەین کە بەڕێزیان لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر ئەم کاتت باش، سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. دکتۆر بڕیار، ینی چیرۆکە نەبیستراوەکان یان بابەتە نەبیستراوەکانی پرۆژە یاسای بودجە کە پەسەندکراو بکراوە بە بودجە چی بوو؟ بە تایبەتی لەو مادانە کە پەیوەندیان بە هەرێمی کوردستانە و بە پەیوەندیان بە کوردەوە هەیە لە مادەی 12 بۆ مادەی 13 بۆ مادەی 4. سلااو لە جەناب وە سلااو لە سەرجەم بینەرانی کەناڵی کورسات. لەبارەی پرسیارەکەی جەناب تۆ لەوانەیە زیاتر پێویست بکە ورتر پرسیارکەی کاکزانایانی لەبەرەوەی چیرۆک زۆر بوو، حەدەث زۆر بوو، باش کەواتە ئێستا ئێمە زەمانێکی دوور و درێژ بوو. باش ئێمە لەسەر مادەی 4 تەفاسیلی ئەوەی کە ئەوترا ئەمە مەسەرەن لەسەر پرسی پارێزگای ناڕازی، ئەمە تەنها حەسریان لەسەر پارێزگایەکی ناڕازی بۆ سلێمانیە یان بۆ کۆی هەرێمی کوردستانە؟ بڕگە و بابەتی تر لەو مادەی 4 چییە کە بۆ هەرێمی کوردستان باش بێت؟ تەبەنەمە ئەو بڕگەی جەناب باسێکی بڕگەی هەشتی مادەی 4 کە لە دەستکەوتە مێژوویەکان بۆ هەرێمی کوردستان و بۆ یەکێتی نیشتیمانی. بۆچی؟ لەبەرەوەی لە سایە ئەم یاسایەوە واتە فراهەمکردنی دادپەروەری، لە سایە ئەم یاسایە واتە بەدیهێنانی دادپەروەری، ڕێگریکردن لە جیاوازی، ڕێگریکردن لە چەوسانەوە. یعنی ئەتوانین بڵین ئەمە ڕاستە تەنها فەقەرەیەکی مادەی 4ەیە، بەڵام ئەگەر ئەتوانین بڵین لە چەندین پەڕە یا لە چەندین مادە و بڕگە خۆی لە خۆیدا پێگێت. ینی لە ماوەی ڕابردوو ئەوەی کە بەرامبەر بە تایبەت بە پارێزگای سلێمانی بە گەرمیان و بەڕانیە و بە ناحێ و قەزاکانی تریشەوە بێگومان با بڵین ئەمەی کە ئەکرا نادادپەروەریەکی زۆر ڕوون بوو، ئەمەی کە ئەکرا بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بیانووی جۆرا و جۆر و بە بیان و هێنانەوە بۆی کە ڕێژی ئێرە داهات چەندە، داهات لە هەولێر چەندە، موچێ بە شێوەیەک دابەشەکرێ بە شێوازێکی کە لە شوێنی کە دابەشەکرێ، واتە هاوڵاتیان جیاوازەکە لەوان نەمابوو کە کورد و عەرەب یان دەوڵەتی با بڵێن عێراق و تورکیا یان ئێران یا کوردستان نەخێر لە ناو خودی کوردستانە جیاوازیە کرا لە نێوان شارەکانە. ئەمە ئازار بەخش بوو بۆ هاوڵاتیان، ئەمە وای لێ کردبوو کە بە تەواوەتی ئومێدی بە حکومڕانی کوردی و بە تا ڕادەیەکیش ئەمەل بەرامبەر بە کوردستان لەدەست بە. ئەوەی کە ئێمە گەڕانمانەوە شکۆیە بۆ کوردستان، شکۆیە بۆ باوەڕبوون بە بڵین ئینتیمای نەتەوایەتی. لەبەرچی؟ لەبەرەوەی لەمە دووە ڕێگری ئەەکەین لەو جیاوازیە، ڕێگری ئەەکەین لەوەی کە لە شوێنێک موچە هەبێ و لە شوێنێکی کە نەبێت، لە شوێنێک خزمەتگوزاریە لە پارێزگایەک خزمەتگوزاری هەبێ و لە پارێزگای کە نەبێ، لە پارێزگایەک شەقامی 60 مەتری و 100 مەتری و 150 مەتری و ئیلە ئاخری لێبن لە پارێزگایەکی کە بەشە بودجێ بەشێوە تەرخان نەکرابێت کە خۆڵ و خاشاکی سەر شەقامەکان کۆ بکرێتەوە. ئەم جیاوازیە ئیلا ئاخری ئەمە بە دێڕێک و دوان کۆتایی نایەت، بەڵام لە سایی ئەم فەقەرەوە لە سایی ئەم بڕگەوە هەموو ئەمانە ستۆپێکی پێکراوە و هەموو ئەمانە وەستێنرێت و ئەمە دەستکەوتی سەرەکی کووردە لە ناو موازنەی 2023 24 25 کە بە شانازیەوە یەکێتی نیشتیمانی خاوەنێتی بە هەموو لایەنە سیاسیەکانی کە من حەزەکەم جەناب بە مقابلە تەنها لەگەڵ منانەکەی سبەینێ لەگەڵ برادرانی معارەزە چ بە کۆمەڵ یەکگرتوویانەوەی نوێ بە هەمان شێوە دواتر لەگەڵ برادرانی پارتی حەزەکەم بزانم دەستکەوتیان چی بووە لە ناو موازنەیە و تاکە با بڵین ئەو هەدەفەی کە پێکامیانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چی بووە. بێگومان گەورەترین دەستکەوت ئەمە بوو کە من بۆ جەنابتی باسەکەم
ئەمە تەنها بۆ ئەم ساڵی موازنەش نیە، ئەمە بۆ 3 ساڵی موازنەیە و ئێمە لە هەمان کاتەمە ڕێگریەکە دامانەوە. دکتۆر بڕیار کەواتە ئەمە بۆ باسی لەوە کرێکە ئەم بڕگەی بەڕێز بەدەستکەوتیە زانی و باسی لەوە کرێکە ئەمە لۆشانەوەی قواری هەرێمی کوردستانەوە کاریگەری لەسەر لۆشانەوەی قواری هەرێمی کوردستانە بێ و خیانەتی نیشتیمانیە و کۆمەڵی خەڵک هاواری لێستاوە ئەڵێن بە خوێن بەرگریەکەین و نازانام ینی ئەم یاسایە یان ئەم بڕگەی ئەم مادەیە ئەم بڕگەی ئەم مادەیە بۆ ئەوەندە بۆمبی ئەتۆمیە چییە ینی بابینەرەکانم تێبگان واتە ینی بە خوێن بەرگری لەواکەن کە موچە بە هاوڵاتیانی پارێزگای سلێمانی نەیرێ یان خزمەت گوزارەکان لە سلێمانیان نەبێت یان ئەو پێویستیانەی کە مەفروزە لە هەموو پارێزگایك و لە هەموو شار و کوچە و کۆڵانێکە هەبێ ئەوانە نەبێ ئەگەرەوە بێت ئەمە داکوکیکردن نییە لە مافی هاوڵاتیان داکوکیکردن نییە لە هەرێمی کوردستان داکوکیکردن نییە لە هیچ شتێک لە واقعا من بۆ جەنابتی ڕوونەکەمەوە ئەم فکرەی کە هاتووە ئەم بۆچوونەی کە هاتووە هەڵوەشاندنەوەیان لاوازکردنی قواری هەرێم حەزەکەم بۆ هاوڵاتیان زۆر ڕوون لەسەرم بابەتە قسە بکەین وەڵا پێم خۆشە چکە بۆی هاوڵاتی ڕوون کردووە خەڵک هەیە کاک دکتۆر بڕیار خۆتە زانی زەمیلی بەڕێستانە یعنی خەڵک ڕخنەی ئەوەی هەبوو یان سەرنجی ئەوەی هەبوو یعنی هەموو کوردستان ئاو بی باخوانە کردە ئەو باشی پێی نییە مثلا ئەم جارە لە سەفقاتێک چوبوونەتە پاڵ حزبێکی سیاسیان و کاکە ئێمە دیفاع لە قوارین هەرێمی کوردستانەکەین ینی بزانین ئەم قوارێ لە بەچی هەڵەوەشێتەوە پێم خۆشەوە ڕوونکەیتەوە بەڵێ لە ڕاستیە ئەم یاسایە لە چێو سەرچاوی گرتووە با بگەڕێنەوە بۆ مێژووی دروستبوونی ئەم بڕگەیە لە وەکو فکرە وەکو ئایدیا لە لای یەکێتی نیشتیمانی پێشتر ئێمە لەنێو حکومەتی هەرێمە بێگومان نادادپەروری و نەعەدالەتیەک هەبوو بە درێژایی دروستبوونی حکومەتی هەرێم بە تایبەتی لە دوای ساڵانی با بڵێن 2003 و 4 و 5 بەدواوە ئەم گرفتانە ڕۆژ بە ڕۆژ زیادی کردووە کەمی نەکردووە و گرفتەکان ئەتوانین بڵێن کێشەکان چارەسەر نەکراوە خراونەتە ژێر مێزەوە کێشەکان کۆبوونەتەوە تا گەشتە ئەو ڕادەیی کە حکومەتێک ذاتی ئەوە بکە موچە بە هاوڵاتیانی پارێزگایەک و هاوڵاتیانی پارێزگای کە بە هاوڵاتی خۆی نەزانێت بە جۆرێک لە جۆرەکان بە دوژمنی خۆی بزانێت و ڕێگری لێ بکات کە بەسیترین خزمەت گوزاری هەبێت هەوڵ بات کە شارەکەی خۆڵ و خاشاک ینی لە ناوی بڵاو بێتەوە لە ناو شەقامە سەرەکیەکانە لە ناو پایتەختی ڕۆشنبیریەکەیە ئەمانە ئێمە ڕێگەی زۆر جیاوازگیرایە بەر هەوڵ درا کە ئەمە چارەسەر بکرێت گفتوگۆکرا لەسەر ئاستی مەکتەبی سیاسی لەسەر ئاستی سەرکردایەتی لەسەر ئاستی با بڵێن شەخسی لەسەر ئاستی ڕئیسی حیزبەکان نەتیجەی نەبوو زۆر جار نێوەندگیری ئەکرا لەلایەنە سیاسیەکانەوە نێوەندگیری ئەکا لەلایەن نێردرانی وڵاتانی دەرەوە لەلایەن قونسوڵیە و سەفارەتەکانەوە لەلایەن واتە هەموو جۆرە ڕێگەیەک تاقیکرایەوە نەتیجەی نەبوو 6 مانگ بایکۆتی تەواوەتی هەموو کۆبوونەوەیەکی سەرۆکی با بڵێن ئەنجومەنی وەزیران کرا دوای ئەوە هەر فایدەی نەبوو هەر ئیسفادەی نەبوو هەر لەسەر هەمان ڕێگە و سیستەم و چەوسانەوەی هاوڵاتیانی پارێزگای سلێمانی وەکوتم هەموو پارێزگای تەنها شاری سلێمانی نابەڕانی و بە گەرمیان و بە هەموو ناوچەکانی تریشەوە ئەم بیرۆکەیە لای یەکێتی بێگومان لەوە سەری هەڵداکە ئەبێت چارەسەرێک بۆ ئەمە بدرۆزرێتەوە ئەبێ حەلێک بکرێت و بە حکمی ئەو علاقاتە بەهێزەیەکی یەکێتی نیشتیمانی لە سەردەمی جەنابی مام جەلالۆ کە دروستی کردووە و بە ئێستاشەوە درێژەی هەیە هەوڵدرا کە ئەمە لە ڕێگەی عێراقەوە لە ڕێگەی بەغداو و بە یاسایی لە چوارچێوەی یاسایە چارەسەر بکرێت لە چوارچێوەی یاسایە و لە بودجەیە ئێمە هەوڵەکە بەو شێوە بوو کە ئەم غەدرە چیتر نەمێنێت و نەسی یاساکە نەسی با بڵێن بڕگەکە بەم شێوەیە ئەڵێت ئەمە بۆی دووبارە هاوڵاتیان ئەگەر زۆر جار لەسەر و مادەیە بیانووی جۆراوجۆر و بە پلەی جۆراوجۆریاندانە بۆ داپۆشینی ڕێککەوتنی ژێربەژێری خۆیان لەگەڵ پارتیا زۆرجار هەندێک لایەنی سیاسی نەسی بڕگەکاڵەکی ئەڵێ ئەگەر لایەنێکی سیاسی با بڵێن بڕگەی هەشتی مادەی چواردە ئەڵێ کە
بەشە بودجەیەت یعنی ئەو بودجەیە کە بۆ هەرێمی کوردستانیەت بەم شێوەیە ئەگەر بەشە بودجە هات ڕاستەوخۆ ئەولەویەت بۆ موچە بێت باشە ئەوە بۆ هەموو ناوچەکان دوای ئەوەی بەڵێ ئەمە هەر باسی بەشە بودجەی باسی پشکی هەرێمەکەین باشە واتە ئەم تریلیۆن و نیوەی کە لە عێراقەوە دێت بۆ هەرێمی کوردستان باشە ئەمە ئەولەویەت بۆ موچە بێت ئەمە واتە کاری یەکەمی بڕگەکە و بڕگەکی ئێمە داماناوە واتە نەچێت لایەنێکی سیاسی یاخود حکوومەتی هەرێم بە ناوی پرۆژەوە بە ناوی وەبەرهێنانەوە بە بیانووی جۆرا و جۆرەوە بودجە بەشی نەکرد 200 ملیاردمان نەقسە ئەبێ قەرزی بۆ بکەین داواکەین لە بەغدا لە بانکی ڕەشید و ڕافیدێنە دووبارە قەرز بنێرێت قەرزاری وڵاتە ینی ئەمە ئەم بیانەوە بە هیچ شێوەیەک نەبێت ئەولەویەت بۆ موچە بێت بڕگەکەوە نووسراوە ئەولەویەت بۆ موچە بێت وە بە یەکسانی بەسەر پارێزگاکانی هەرێمدا دابەش بکرێت خۆ ئەگەر نەعەدالەتی یان جیاکاری هەبوو لە دابەشکردنەکەیە ئەو کات ئەو پارێزگای ڕاستەخۆ لە عێراقەوە تەعاملی لەگەڵاکرێەوە سەرۆکوەزیرانی عێراق بەرپرسە لە تەنفیزکردن و تەمیلکردنی ئەو پارێزگایە باشە یاواتە تەنفیزکردنی هەم بڕگەکە و تەمیلکردنی یاواتە تەخساتی مالی ئەوەی کە نەقسی هەیە بۆی بنێرێت ئەمە نەقسی مادەکەیە ئەگەر نەعەدالەتی نەبوو و جیاوازی نەکرا ئەم بڕگەیە کاری پێ ناکرێت مەعەدا فەقەرەی ئەولەوێتی موچەکار کاری پێکرێت ئەولەوێت ئەبێ بۆ موچە بێ ئەم بڕگەکە زۆر بەوازحی بەڵام غەیری ئەوە ئەگەر نەعەدالەتی نەبێت و جیاوازی نەکرێت لە پارێزگای بۆ پارێزگایکە واتە بڕگەکە هیچ کاری پێ ناکرێت ئەمە من زۆر لەگەڵیانە مناقەشە بکرد من لەگەڵ زۆرێک لە پەرلەمانتارانی پارتی ئەم مناقەشەمان کرد باشە ئەگەر نیەتێک نییە بۆ ئەوەی کە ئەمەی ئێستا ئەکرێت بەرامبەر بە پارێزگای سلێمانی ئەگەر نیەت نییە کە بەردەوام بێت بۆ گرفتە لاتان کە ئەڵێ مادەکە بێت چونکە مادەکە کاری پێ ناکرێت ئەگەر ئەوان نادات پەروەری نەکەن واتە کورت و مختصەرەمە سزایە کە بۆ تاوانباردانراوە ئەگەر جەنابەت هەر کەسێک بۆ نمونە تاوانێک ئەنجام بات سزاکەی با بڵێن تاوانێکی کوشتن بیان هەر تاوانێکی با بڵێن بە هەدەردانی پارە بێت باشە جەناب مەسئولیتێکی لەسەر شان بێ کاکزانە گریمان 30,000 دینارە پێەیە ئەرکی جەناب ئەوەیە ئەم 30,000 بە یەکسانی دابشکەی بەسەر سێ کەسە یاسایەکیش دانین ئەڵێن ئەگەر بە یەکسانی دابەش نەکرد باشە ئیتر ئەو کەسە 30,000ەکەی داوە خۆی بەشەکە دێرێ بەڵێ ئەو کەسە خۆی بەشەکان تۆش گرفت دروستەکەیت و نابێ و بە هیچ شێوەیەک ڕێگە ناین و ئەمە هەڵوەشانەوەی قواری هەرێمە ئەمە بیانی جۆراجۆر کەواتە نیەتەکە لەسەر هەمان ڕتمی بەردەوامە لەسەر هەمان شێوازی بەردەوام تۆ نیەتە بەو شێوەیە کە لایەکیان غەدری لێ بکەی لایەکیان موچەی نەیتێ لایەکیان هاوڵاتیانی گرفتی بۆ دروستکەی خزمەتگوزاری شارەکەی ڕابگری یعنی ئەمە پێم وابێت بۆ هاوڵاتیان زۆر ڕوونە وەلای هەموو حزب سیاسیەکان زۆر ڕوونە و خۆشیان زۆر جار قسەکانیانە گۆڕی ئەمە بێتە هۆی لاوازکردنی قوارێرێ ئەمەیان ئەم بڕگەیان باشە لەگەڵ یان پێمان باشە بەڵام ئەم فەقەرەیانی تیانە بێت لە کۆتاییە ئەوە بووکەوتیان پێمان باشە بەڵام تەمویلی تیانە بێت ئێمە وەستا بووین تا دکتۆرە ڤیان هاتە لامەن دکتۆر موسە نابوو کە وەستا بوو وتی ڕازین تەنانەت بە خۆمی وتی ئێمە تەواو هەموو ڕازینەمانە بەس تەنها بڕگەی تەمویلی تیانە بێت کە واتە ئەو چونکە تەنفیزەکە تا تەنانەت بەڕێز دکتۆر موسە ئەمین کە بە منیشیوت و بە دکتۆر ئاسۆش کە ئێمە وەستا بوون وتی ئێوە ئەگەر باوەڕتان پێە بەم قسەی من تەنفیزەکە تەمویلیشەکە بەڵام لە واقعا ئێمە ئەزانین کە تەمویلەکە دواتر ئەگەر تەنها وشەی تەنفیز بێ بیانووی بۆ دروستەکرێت بۆیە پێداگریمان کرد کە مەفروزە تەمویلی تیابێ و تەمیلمان جێگە کردەوە ئەوە بوو کە برادران بوو بە کێشەیان و موازنەیان فڕێە سەرزەوی و بوو بە دەنگەدەنگیان لە ناوخۆیانە و دواتر چوونە دەرەوەی هۆڵی پەرلەمان و کۆبوونیان کرد هاتنەوە ڕۆشتنەوەتە ئەمە کورت و مختصەری ئەوە بوو لەسەر فەقەرەی هەشتی مادەی 14 کە جەناب باسی کرد باش کەواتە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە هەڵۆشانەوەی قەواری هەرێمی کوردستان و ئەو بابەتانەوە نییە خێر نەخێرمە ینی بابەتەکە مشکلەیەکی باشە تۆ جوابێکی مقنعکەرت دەستکەوت دکتۆر بڕیار دکتۆر جوابێکی مقنعکەرت دەستکەوت لە برادرانی پەرلەمانتاری خۆت مەسەلەن کە پێت بڵێن ئێمە بۆی ئەو بڕگەیەمان پێ ناخۆشە مەسەلەن پێمان ناخۆشە لەبەر ئەوە لەبەر ئەو هۆکارە ینی هۆکارێکت دەنێ کە مقنعکەر بێ بۆ خۆت
من ئەوەی کە مناقەشەم لەگەڵاکردن لەگەڵ بەشێکیانە ینی زۆر جار مناقەشەکە بۆ کۆتایی هات کە زۆر بەوازحی دیار بوو کە هیچ وشەیەکی کەیان بەدەستەوە نەماوە چونکە یەک دیار بە تایبەت ئەڵێ گەر ناعەدالەتی و نادات با بڵێن جیاوازی کرا ئێوتم ئەمە مەیکێن بۆی جێبەجێ نەکرێ ئەم بڕگەیە گەر مشکلەتان لەگەڵ بڕگەکایە نا آخر نابێ و یعنی منطقەکە ینی با بڵێن لێکدانەوەکەی قسەکانیان نەئەگەشتە نەتیجە لەبەرەوەی ئەوانیش ینی لە واقعەتێگەین ئەوان پەرلەمانتاری بۆ منە پارتی دیموکرات نیە هەر لایەنێکی کە و بەرنامەیەکی حزبی و لە چوارچەوەی پرەنسیپێکی حزبیە کارەکەن و لەوانەیە مشتێکی ئاسای بێ بەڵام بە شەرتێک نەیە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان مەفروضە بەشی ئەوە واتە بەشی وە لە واقعەتێ بگەن کە نابێت ئەوان لەبەرەوەی نوێنەری هاوڵاتیان ئەبێت لە چوارچەوەی ئەو پرەنسیپ و بەرنامان کار بکەن کە لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێت چونکە هەموو حزب سیاسەکان ئێمەش کە پەرلەمانتارانمان هەیە لە دووەکەمانە لە هەولێر و لە کەرکووک نوێنەرمان هەیە لە سلێمانی بە هەمان شێوە ئەوانیش لە سلێمانی کەسیان هەیە و نوێنەریان هەیە و کاندیدیان هەبووە بۆیە پێویستی مەفروض بوو کە بۆ شێوەیە بیریان نەکردایەتەوە و بۆ شێوە توندە دژی یاساکە نەبوونایە و هەرچەندە بە نەتیجە بە هەموو ئەو فەقەرانە و بە هەموو ئەو شێوەیی و بە زیادکردنی بڕگەی تەمویلیشەوە هەموو ئەوانەی کە ئێمە داوامان کردبوو لە چوارچێوەی بودجەیە جێگەمان کردەوە و جێبەجێ بوو بۆ ئەوەی کە هاوڵاتیان یا ئەگەر ناڕوونیەک هەبێ من چەند جارێک داوام لێ کردوون ینی لە سایتەکان و لە کەناڵەکانیش پێم وابێ بە کورتسات بە گەلی کورسان بە ڕوودا و بە هەموو ئەمانە وتووە کە حەزەکەم نەسی مادەکە زۆر تەکیدی لەسەر بکەنەوە بۆ هاوڵاتیان دابنێن بە کوردی بۆ ئەوی وازح بێت کە هەرچ کەسێک بیانووی جۆرا و جۆر و قسەی جۆرا و جۆر و بە تایبەت لە ماوەی پێشووە کە لایەنێکی سیاسی کە خۆی داوەتە پاڵ بیرۆکەی پارتی و بە زەخت و بە ڕێکەوتنی ژێربەژێر بیانووی هێناوەتەوە کە ئەمە هەوڵێکە بۆی لە بەغاوە ڕاستەخۆ پارە یاخود با بڵێن تەخساتی مالیە با بڵێن بە دیاریکراوی ئەو شایستە دارایە بۆ بەرپرسانی یەکێتیە بەرپرسان ینی ئەمە من هەر ینی کە سەیرمانە کرد لەوێ لەگەڵ ئەو برادرانەیە ینی مایی نازانم پێکەنینە بەزەی هاتنەوەیە بۆ بیرکردنەوەی کە بتێوە بەو شێوەیە خەڵکی تووشی چاواشەکاری بکەیت لەبەرەوەی نەسی مادە تۆ لە ناو پەرلەمانێکە نووسێتەوە لە ناو دەوڵەتێکی موسساتیە حکومەتێکی گەورە جێبەجێکات و سەرۆکوەزیرانە بێتەوەی تەنها سەرۆکوەزیرانیش نییە ئەنجومەنی وەزیران هەیە وەزیری مالی هەیە واتە ئەمانە مایی داخە بەڵام خۆشبەختانە هاوڵاتیان زۆر لەوە وشیارتر و لەو واقعە زۆر باش تێگەشتەوە. دکتۆر بڕیارێکێکی تر لە چیرۆکان کە خەڵک زۆر چاوەڕێ کرد مەسەلەی گەڕانەوەی پاشەکەوت بوو. پاشەکەوت ئەمڕۆژ مەسەلەن هەندێک لایەن پێیان وایە ئەمە سەفەقاتێک بۆ ڕێکەوتنێک بوو لە نێوان یەکێتی و پارتی پێکەوە دیزە بە دەرخۆنەتان کرد. ئێوە وەکو یەکێتی بۆچی واتان لە پاشەکەوت کرد؟ خەڵک لەگەڵتان نەبوو، خەڵکی تر بەنیەتی خراپ ینی پێشنیازی تری پێشکەش کرد. چیرۆکی مەسەلەی پاشەکەوت چییە؟ بەڵێ مۆزوعی پاشەکەوت دەگەر لە سەرەتایەوە بە هەمان شێوە ئەو واقعە باسکەین ئەمە فکرەی گەڕانەوەی پاشەکەوتی موچە تەنها لە ئەسنای موازەنا نەبوو. ئێمە لە دروشمی هەڵبژاردنەوە لە کاتی هەڵبژاردننی دەی ئۆکتۆبەر دروشمی یەکێک لە دروشمە سەرەکیەکان کە هەڵمان گرتبووەکو کاندیدان ئەمانوت کار دەکەین بۆ بودجە بۆ شایستی دارایی بۆ هەرێمی کوردستان وە موچە و لە نێویشانە موچە زۆر جار کە قسەمانە سەرەکرد گەڕانەوەی پاشەکەوت یاخود چارەسەرکردنی ئەو لێبڕین و ئەو پاشەکەوتانە و گەڕانەوەی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەمە یەکێک بوو لە دروشمە سەرەکیەکانمان. دواتریش لە ئەسنای کارکردنمان دەست بە کاربوونمان لە پەرلەمان بە هەمان شێوە ئەو دروشمانە یاخود ئەو پەیامانەی کە کاتی هەڵبژاردن قسەمان لەسەر کرده بوو کەوتینە کارکردن لەسەری بەڵام بۆ ئەوەی ئەو بڕگەیە کار بکەین لەسەری پێویست بوو یاسای موازنە بێتە ئاراوە. یاسای موازنە یاخود یاسای بودجە پرۆژە یاسای بودجە پرۆژە یاسای بودجە پارساڵ نەمان بوو. ئێمە بەچی تێمان پەڕان بە قانونی دعمی ئەمنی غەزایی ئەویش فکرەیەک بوو کە هێنرای ئارایەوە لەلایەن با بڵێن زیاتر هەم بە دیاریکراوی شیعەکان کە 25 تریلیۆن تەرخان کرا ئەویش بۆ ئەوەی کە کۆمەڵێک گرفت تێپەڕێنرێت چونکە ئەوە قسە لە ئەو کات لەسەروا کرا ئەگەر تەخسیساتێکی مالی نەکرێت
عێراق تووشی گرفتی گەورە بێ لە ڕووی کارەباوە لە ڕووی سوتەمەنیەوە کۆمەڵ لە ڕووی خۆراکەوە کە بە تایبەتی شەڕی ئۆکرانیا و رووسیا دەستی پێکردبوو بۆیە ئەمە هێنرا و بیانەکەیانەوە بوو کە لەبەرەوەی مەز لە زیادەی نەوتی عێراقا ئەمە بۆ هەرێمی کوردستان بەشدار نابێ مەعەدا کۆمەڵی فەقەرە کە توانیمان جیاکردنەوەی شپاری گەنمی جوتیاران و کۆمەڵی فەقەرەیکە ئەمە تا ئێستا دواتر کە هاتی نەناو موازنە ساڵی با بڵێن ئامادەکاری بۆ موازنە کرا لە کۆتاییەکانی 2022 و چوونە ساڵی 2023 موازنە کە گەشت بە پەرلەمان ئێمە کارمان لەسەر کرد خوێندنەوەی یەکەمی بۆ کرا ئەمە با بڵێن ڕێڕەوە یاسایەکەی وایە کە ئەم موازنە لە حکومەتەوە دێتە ناو پەرلەمان لە پەرلەمانە خوێنرێتەوە واتە هەموو یاسای موازنە هەموو یەک جارە خوێنرێتەوە خوێندنەوەی یەکەمی پێڵێن دوایە مدەیەکی زەمەنی ئەیرێت بە لیژنەی مالیە دواتریش خوێندنەوەی دووەمی بۆ کرێت لە خوێندنەوەی دووەمە مقتەرحەکان ئەخرێتە بەردەم لەناو هۆڵی پەرلەمانە ئەخوێنرێتەوە داواکاری هەر پەرلەمانتاریە هەر کوتلەیەکی سیاسی چییە ڕوئیای چییە لەسەر موازنە یاخود ئەوەی کە بەڵێنانی کە یاوەتی لەو ڕوانگەیەوە داواکات ئێمە وەکو فراکسیۆنی یەکێتی لەو قۆناغەیە زۆرترین مداخلەمان کرد لەسەرەوەی کە مەفروزە پاشەکەوت بگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و نظام و یا بە بڵێن شێوازەکەیمان دیاری نەکردبوو کە بە چ ڕێژەیەک بە چ شێوازێک بەڵام مەفروزە لە چوارچێوەی موازنەیە بودجەی با بڵێن موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان پاشەکەوتەکەی کە لی پاشەکەوتکراوە یا لی بڕراوە ئەمانە بگەڕێتەوە باش دواتر کە کۆبوونەوەی لیژنەی دارایی کرا هەموو ئەوانەی کە ئەو وەرەقەی کە پیشاندرا کە بە ئیمزای نوێنەری یەکێتی نیشتیمانی و سەرۆکی فراکسیۆن کە لەسەر فەقەرەی هەم ڕێگریکردن لەوەی کە نادادپەروەری بەرام پارێزگای بکرێت و گەڕانەوەی پاشەکەوتی موچە لەم حاڵەتەی کە ئەمە ڕوویە بەڕێز ئەو بەڕێزانی نوێنەری پارتی بوون لە ناو لیژنەی دارایی لە ئەنجامیەوەی کە ئەو فەقرانیان ئەوە بە دژایەتیەوە سێری کردبوو هەم ڕێگریکردن لە نادادپەروەری هەم مەوزوعی پاشەکەوتی گەڕانەوەی پاشەکەوتی موچە کە لە کۆبوونەوەکە چووبوونە دەرەوە و بە دەرەوەی کە ئەوان لە کۆبوونەوەکە چووبوونە دەرەوە ئەو لانەی کە با بڵێن بە دیاریکراوینەوەی نوێ کە خۆی بە خاوەنی بیرۆکە کازانی ئەسڵەن لە لیژنەی مالیە ئەندامی نەبوو و ئێمە ئەندامان هەبوو لەگەڵ بەڕێزان یەکگرتووی ئیسلامی کە ئەوانیش لەسەر فەقەرەی پاشەکەوتەکە بە هەمان شێوە موافقەتیان کردبووە پیان باش بوو دواتر ئەوە بوو کە بەڵێ ئەوە بوو کە ئێمە قسەمان لەسەر کردو و خرایە ناو بودجەوە و ئەمە دەنگدانەوەیکی زۆر گەورەی هەبوو هەموو لایەنێکی سیاسی خۆی کرد بە خاوەنی و هێنان و بردنێکی زۆر بوو لەسەر و بابەتێک کە کێ ئیشی لەسەر کردووە کێ فکرەی هەبووە ئەمە دەرگای کردەوە یاخۆ با بڵێن گرفتی سەرەکی لەم حاڵەتە کە هێنرا پێشەوە پارتی دیموکرات بوو کە 100% دژی ئەو فەقەرەیە بوو و بە هیچ شێوەیەک ڕازی نەبوو کە پاشەکەوتی موچە بگەڕێتەوە و هەوڵیا کە لە هەموو لایەنە سیاسیەکانەوە کۆدەنگی کۆبکاتەوە بۆ ئەوەی دژی ئەو فەقەرە بوەستنەوە بەڵام ئەوان وتیان دکتۆر بڕیار وتیان ئێمە لەگەڵین و پشتیوانیمان کردووە بەڵێ بۆت باسەکەم ئێستا چۆن پشتیوانیان بفەرموو بە هەموو شێوەیەک دژی بوون لەگەڵ لایەنە سیاسی کوردیەکان قسەیان کرد هیچ لایەنێکی سیاسی کوردی لەگەڵیان نەبوو لەو بابەتەیە لەبەرەوەی ئێمە واقعیان خاوەنی فکرەکە بووین و برادرانی ئۆپۆزیسیۆنیش بەشێکیان ئەوانە کە بەدڵسۆزانە کارەکەن وەکو ئۆپۆزیسیۆن بە هەمان شێوە هەندێکشی کە وەکو مزایدە کە قسەیان تیا کردبوو نیان نتوانی ڕاستەوخۆ پاشەکشە بکەن لەو بابەتە دواتر دوای مستەربوونی با بڵێن ئێمە و هەموو لایەنەکان لەسەر ئەم بابەتە و دوایەوەی کە کۆدەنگیەکی باشمان کۆ کردەوە و لە کۆتا سەعاتەکانی ئەتوانین بڵێن موازنە و دوایەوەی کە تا ڕادەیەکی زۆر مسۆگەر بووین لەسەر دەرچواندنی گرفتیان دروستە کرد ئەچوون لەگەڵ لایەنەکانی کاکۆ ئەبوونەوە خەڵکیان ساردەکردەوە لەسەر ئاستی زۆر باڵا پەیوەندی تەلەفۆنیانە کرد علاقاتی هەموو علاقاتی خۆیانیان بەکارهێنا
ئێمەش بۆ ئەوەی ئەم بابەتە هەڵنەوەشێتەوە لەگەڵ مقتەرەحی دووەما کەوتیان مقتەرەحی دووەمەوەیە کە بە لە سەدا 12 و بە تێکەڵەی حکومەتی بە مشتەرەکی حکومەتی هەرێم و حکومەتی عراقی بەو شێوەیە وتمان مهم ئێمە هەدەف ئەوەیە کە بابەتەکە هەڵنەوەشێتەوە هەر مقتەرەحێک بێ قبوڵمانە هەر جۆرێک بێ لە سەدا 12 15 پارەی حکومەتی هەرێمە پارەی حکومەتی عراقا و ئەمە بە مشتەرەکیش نا با بڵێن نەسەکە وا بوو کە لە پارەی زیادەی نەوت واتە ئێستا کە نەوتە فرۆشترێت لە هەرێمی کوردستان و 400,000 بەرمیلە یاخود با بڵێن کە ئەیرێ بە عێراق بە نرخی $70 حسابەکرێت بەڵام ئەشێت بچێتە 75 یا 80 ئەم زیادەی 75 یا 80 ئەم پارە کۆ بکرێتەوە و لە هەر بەرمیلێک نەوتەوە کە ڕۆژانە 400,000 بەرمیل نەوتەکە ئەمە بیرێت بە پاشەکەوتی موچە وەکو مقتەرەحەکە لەلایەن هەموو فراکسیۆنەکان و ئیمزاکرا ماعەدا با بڵێن لایەنێکی دیاریکراوی ئۆپۆزیسیۆنی ئەوانی کە هەمووی تەوقیع لەسەر کرد باشە ئەوەی کە هاتە ناو هۆڵی پەرلەمانەوە بشێوی تەمان ئێمە قەرار وا بوو کە لە سەرەتای مادەکەیە دابنرێت واتە چۆن واتە دوای ئەوەی کە هەموو مادەکانە خوێنرێتەوە ئەنجا مادەی نوێ کە وەکو نووسراوە مادەی نوێ ئەمانە مادە نوێەکان داخڵەکرێت چکە لە مادەی چواردەیە پێشتر لەو فەقەرەیە دەنگ لەسەر کۆی مادەکە دراوە ئەو بڕگەیە لابرا داخڵ کرایەوە و نەسەکە نووسرا بووە و بەو شێوەوە بێت کە ڕاستەوخۆ دوای تاوبوونی هەموو مادەکان مادە نوێەکانەوە لە سەرەتایە بەڵام ئالێرا گرفتەکان دروست بوو یعنی کۆمەڵێک جوڵەی زۆر گوماناوی و کۆمەڵێک با بڵێن حاڵەتی کە زۆر کەشف بوو یعنی پێش ئەوەی ئەسڵەن دەنگ لەسەر گەڕانەوەی پاشکەوت بیرێت یەکسەر برادرانی پارتی لە دو ئەمانە هەر دژی کوردن و ئەمانە هەر کێشەیەکە بێ نایکن بۆ کوردواتە هەم بێئەمەلیەک و هەم وەکوەی کە وەک بیزانن کە ناکرێت و بیانوو بۆ قسەکەی خۆیان نێنوێ بیانوو بۆ وایەنەوە کەم حاڵەتە ئێستا ڕوونایەت و بەڵام پێش حەدەس کەوت بوون بە هەمان شێوە مداخلەیەکی نەوەی نوێ کە بەو شێوەیە کە لە سەڵاتدا لەسەر حکومەتی هەرێم بێت و بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر لەسەر حکومەتی عراقی بێمە بارگرانی بۆ حکومەتی عراقی دروست دەکات و ئێمەش زانین ئەمانە هەمووی لەناو پەرلەمانە ڕوات و بەشێکی زۆری و پەرلەمانتارە بە ڕێزانێت چ شیعە چ سونە هەمویان مزاداکەن کە ئەوانە لە خەمی عراقان و خەمی لە هاوڵاتیانی خۆیان بۆیە دژی وەستانەوە و ئەو گرژێشی کە دروست کرا ئەمانە هەر دژی کوردن جۆرێک لە جۆرەکان کەشێکی نائاسایی دروست بووە لەبەرەوەی کەوتە بۆ کۆتایی مادەکەوە دەنگدانێکی زۆر خێرای لەسەردرا و ڕاستەخۆ ڕئیس پەرلەمان ئەمە دەنگی نەهێنا و دەنگی لەسەر کۆی مەشروعەکەیەوە ئەمە کۆتایی پێات یعنی ئەتوانم بڵێم لە کۆتا ساتەکانی ئەم مادەیە یا با بڵێن پرۆژەی یاسای بودجە یعنی بەداخەوە تا ڕادەیەک زۆر بە کەشفی یاریەکی ناشرین و سیر کرا بەڵام ئەوەی کە گرنگە ئێستا لەم قۆناغەیە بۆ هاوڵاتیانی بڵێن بگومانێمە هەوڵمان تەنها لە چوارچەوەی موازنەیە ناوەستێت ئێمە چ لە ڕێگەی پەرلەمانی عێراقەوە یان لە داهاتووە لە دوای هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستانەوە یاخود لە دوای بە هەمان شێوە دوای کارابوونەوەی حکومەت یان بە ئێستەشەوە کە بتوانێت لەبەرەوەی چۆن خۆی پاشەکەوتی ئیجباری دروست کرد ئەتوانێت بە جۆرەی ڕێگەی جۆراوجۆر بیاتەوە ئەمە لەو ڕێگەی حکومەتی هەرێمەوە زەختەکەین و لە عێراقیشەوە بە هەمان شێوە زەختمان بەردەوامە بێت چونکە وەک خۆتان زانن ئەمە پێش موازنە نەوت لە حکومەتی هەرێم و سندرایە و کە خۆیان ناوێنە ناڕێککەوتن بەڵام واقع ڕادەستکردن بوو پێش ئەم بابەتانە قەراری محکەمەی اتحادی لەسەر هەڵوەشانەوەی پەرلەمان لەسەر هەم زۆرینەی قەرارەکانی حکومەتی هەرێم بە هەمان شێوە ئێمە لە بەغدا ناوەستین تەنها مۆزوع ئەوە نییە بڵێن لە چوارچەوەی موازنەیە ئەمە ئەتوانێت جێبەجێ بکرێت بەڵکو ڕێگە و ڕێکاری ترەگرینە بەر و بە پرۆژه یاسایکە یاخود بە ڕێگەیکە لە هەوڵابین بۆی ئەم مافەی هاوڵاتیان بگەڕێنەوە. دکتۆر پرسێکی تر هەبوو یوسف کەلابی و مەجموعەیەک ڤیدیۆیان هەبوو کە بە تەنزەوە باسیەکێتی و پارتیەکەن تۆ چوویتە لایەن مەوزوعە و ڤیدیۆیە چی بوو؟ ئەم بابەتە لە کۆمەڵێک لە سوشیال میدیاکان کە دانرابوو ڕاستەکەی من کە قسەم لەگەڵ کرد وتم ئەم بابەتە دانراوە و ئەمە مووقفێکی ناشرین بۆ ئێوەش و بۆ کوردستانیش دروستەکە و بە تایبەتی بۆ ئێوە کە قسە ئەکەن
تەمان لەوێ یەکسەر بەڵێنیا وتی بە سەیری کردوانەوتی تێنەگەشت لە کوردێکە وتمەوە بەم شێوەیە باسێکنوانە وتی بە هیچ شێوەیە گوانیە ئەسڵ و ئەساسی نییە نەمە بەستمەوەیە هیچ بەڵام بەرەو کۆبوونەوەیەکی گرنگە ڕۆشت وتی بەس بگەڕێمەوە ئێستا ڕوونکردنەوەیەکەین لەسەرەوە بابەتە دوایی کە گەڕاینەوە تەمەنەوە ڕۆشت منیش ڕۆشتمەوە بۆ فراکسیۆن دواتر کە گەڕامەوە سێرەکەم لەگەڵ کاکسۆران وەساوە و کاکسۆران بۆ هەمان مەبەست پێویستوە کاکسۆران عومەر بۆ هەمان مەبەست پێوتووە و کە منی بینی ڕاستەخۆ وتیەوە ینی زانی مۆزوعەکە تەمان نەک زانی ینی وعدی یا بوو پێشتر وتی زۆر زۆر باشە ئێستا چین چۆن ئینەبێت قسە ئەەکەین من داوای لێبوردنەکە من مەبەستم بە هیچ شێوەیەک ئەوە نەبووە تەنها دوێنێ مۆزوعێکی یاری هەبووە و ئێمەش بەم شێوەیە قسەمان کردو و واقعەکەش وا بووە تەمەنەمە دواتری شەرباسی کردو دی واقعەکە وا بوو کە ئێمە خۆمان لەگەڵ یەکێتیە بە تایبەتی لەسەر مادەی چواردەی فەقەرەی ئەو فەقەرەیە بە براوە زانیوە کە باسمان کردووە بەم شێوەیە ڕوونکردنەوەی یا لەسەر بابەتەکە و زۆر دووپاتی کردەوە تا تەنان لە کۆتایی شاوتی کە وتی ئەگەر پێتان ینی هێشت دڵتان صاف نەبووەوە چمە سەر مەنەسەکە لە بەرامبەر هەموو پەرلەمانتارانە داوای لێبوردنەکەم لە بەرامبەر هەر هەمویانە ئەڵێم کە ئەمە غەڵەت تێگەشتن بۆ من غەڵەتێکم کردوتمان پێویست ناکە و موقفە و ئەم ڕوونکردنەوەی تەنها بەسە بۆ هاوڵاتیان بەڵێ لە دوازارە بڕێز دکتۆر بڕیار ئەتوانین پشت بۆ ببەستێ هاوڵاتی هەرێمی کوردستان ئەگەر بە کورتی پێمان بڵێ کە تەواو تازە بوو بە یاسا لە تەنفیزی ئەمەیە لە جێبەجێکردنی ئەم یاسایە موچە مانگانە گاتە ژیرفانی هاوڵاتیان ینی ئەم 3 ساڵە تا ڕادەیەک ئارامی ئەگەڕێتەوە بێگومان یەکێک لە مۆزوعی بودجە ئەتوانین بڵین دەستکەوتێکی زۆر زۆر گەورەیە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق بژانەوەیکی ینی ئەمانەم بابەتانە جانبیانە کە باسمان کردەمانە تەنها لە سەدا بانەڵێم ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە لە سەدا 5 ناکات لەو گرفتانە بەڵکو لە سەدا 95 بۆ 96 دەستکەوتە ئێمە دەستکەوتەکانمان باس نەکرد لە بەرەوەی ئەم بابەتە تۆزێک کە هاوڵاتیانی کە ئەتوانم بڵێم زیاد لە حەدیش لەوانەیە با بڵێن مزایدەی پێوەکرا بەڵام هاوڵاتیان و ئێمەشی نیگەران کرد بابەتەکە بۆیە حەزمان کرد واقعەکە چۆن هەیە بیگەێنین بەڵام لە واقعا لە سەدا 95 ئەوەی کە لە موازنە هەیە ئەتوانین بڵین موازنەیەکی زۆر زۆر باشە بۆ هەرێمی کوردستان ئەبێتە هۆی بژانەوەیکی ئابووری لە هەرێمی کوردستانەوە ئەبێتەوە ئەوەی کە هاوڵاتیان موچە لە کات و ساتی خۆیان وەرگن بێ ئەوەی دووبارە جەدۆلێکی یەکمانگی دابەزێ بەرواری ئەونەی ئەوە یا سێرێکی هەفتەیەک دانرێ بۆ وەزارەتی یا چەند ڕۆژی دانرێ بۆ وەزارەتی ئەم گرفتانە کۆتایی هاتووە هاوڵاتیان موچی خۆیان وەرەگرن پارێزگاکان لە ڕووی پرۆژەکانەوە دەست پێ ئەەکەنەوە جگەلەوەی کە تەنمی ئەقالیممان هەیە جگەلەوەی کە توانیمان ئەو گرێبەستی کۆمیسیۆن کە نزیکی زیاد لە ساڵ و نیوێک کە خەریکی نەمانە بکەین بە تەشغیلی لیوای 20 کێشەی چارەسەر بکەین و مۆزوعی ئەو باجی کە لەسەر کاردیا لەسەر سوتەمەنی کە لە یاساکەیە هەبوو لامان برد و ڕێگریمان لێ کرد کە بچەسپێ پارەی پترۆ دۆلار بۆ پارێزگاکان و وەکوتم تەنمی ئەقالیم کە ئەمە مودەیەکی زۆرە تەنمی ئەقالیم نەماوە ئەمە دووبارەچێتەوە بۆ پارێزگا و پارێزگا شێکا بە مەشارێع واتە دەستکەوتێکی زۆر گەورەیە و لەسەر و هەمووشەوە ئەوەیە کە ڕێگری لە جیاوازی و فەرق و جیاوازی لە نێوان پارێزگاکان و ئەولەویەت بۆ موچە بێمە کە لە سەرەتای وتمان واتە ئەو بەشە بوجەیە کەیت ئەولەویەت بۆ موچە بۆ هاوڵاتیان و موچەش لە کاتی خۆیان ئەیرێت و دواتریش هیچ بیانوویەک بەرامبەر لە بەردەم حکوومەتی هەرێم نامێنێت بۆ ئەوەی ئەو کارانەی کە ڕایگرتووە لە موظفینەوە کە دەرەجەکانیان بەرز بکرێتەوە لە دامەزراندنی یعنی یەکێک لەو گرفتانەی کە ئێمە زۆر هەوڵمانتیایە ئەنی ئێمە لەوانەیە لە سەرەتایە بەشێکی لە ڕووی ڕاگەاندنەوە کە قسەمان لەسەر کرد دواتر زۆر بە جوهدێکی زۆرەوە لەسەر بابەتی دامەزراندنی سەیەکەمەکان ئێمە هەوڵمانتیایە تاکو ئێستش کە بەردەوامە بەڵام ئەمە ئێستا لە سای ئەم بوجەوە ڕاستەوخۆ حکوومەتی هەرێم ئیجبارێکرێت و مەفروزە لەسەری کە دامەزراندنی لایانی کەم سێکەمەکان ئەمە کە لە ساڵانی 2016 بە دواوەنەی کردووەمانە هەمووی ئەنجام بە دواتریش دەرگا بکرێتەوە بۆ دامەزراندنی کێ هاوڵاتیان واتە بودجەیەکی گەورە لە بەردەستی حکوومەتی هەرێمایە کە هەموو ئەو کارانەی کە لە پێشووترا ڕایگرتووە ئەتوانێت و مەفروزە دەست پێ بکاتەوە پێی
زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر بڕیار ڕەشید ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە پانۆڕامامان پێشکەشکردن ئێوەش ئەمانەتی خوای گەورە بن خواتان.